سڵاتان لێ بێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم گەرماوگەرم پێشکەشەکەم ومێ دەکەم تەندروستیم ولایەک باش بێ خوای گەورە هەرێمی کوردستان بەگشتی هەولێر و دهۆکیش بە تایبەتی تر کە ئێستا شەپۆلێکی تند و زۆری پەتای کۆرۆنا ڕووی تێکردۆ پارێزراو بن ومێ دەکەین کە دەسەڵات لەو ناوچەیەش باشتر بەدەم داواکاری خەڵک و پاراستنی تەندروستی خەڵکەوە بچێ و خەڵکیش زیاتر و زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێ بخوای گەورە بە زووترین کاتەوە پەتایمان لە کۆڵ بکاتەوە بەڕێزان دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین وەکو هەمومان دەزانین 3 ساڵی 2014 بوو کە شەنگال جینۆسایدێکی گەورەی لەسەردەستی داعشە تاریک پەرستەکان بەسەردا هات. شەنگال لە ژیانێکی ئاوەدان و خۆشگوزەران و لە زێدێکی جوان و پڕ میهرەبانی بۆ ئێزدەکانەوە گۆڕا بۆ ناوچەیەکی تاریک و دۆزەخێکی ئەم دنیا بۆ ئێزدەکان. بەڕێزان ئەوەی کە داعش لەو ناوچەیە کردی بە هەموو پێوەرەکان وەکو باز دەکرێ جینۆسایدە و پێویستە کار لەسەر ئەم بابەتە بکرێ. ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەی گەرماوگەرما دەپرسین ئایا جینۆسایدی ئێزدیان کە لە کوردستان یاسای بۆ دەرچوو و لە عێراقدا چی بۆ کراوە، لە کوردستان تا چەند یاساکە جێبەجێ کراوە، لەسەر ئاستی نێودەوڵەتی چی بۆ کراوە. دەپرسین ئاخۆ ئەو ڕووداوانی لە شنگال ڕوویدا لێکۆڵینەوەیەکی دروستی ڕاستی دوور لە دەستێوەردانی سیاسی بۆ کراوە. ئایا کەیسی شنگال و جینۆسایدی شنگال هەروە بە ئاسانی لە دوای 6 ساڵ یادی دەکەینەوە یان شتێکمان کردو جیاواز لە 6 ساڵ لەمەوبەر لەم هەرێمی کوردستان و عێراقدا بۆ کەیسی ئێزدەکان. ئایا کەیسی جێنۆسایدی شنگال تێکەڵ بە بابەتی سیاسی کراوە یان نەکراوە؟ داتا و ئامار و ژمارەکان لەسەر جینۆسایدی شنگال چیمان پێ ئەڵێن؟ ئەمانە هەمووی بابەتی تەوەریەکەممانە بێت. لە تەوەری دووەمیشدا قسە لە سەرایندەی عێراقەکەین لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە تەوریەکەمدا میوانداری بەڕێز ئەدیب لەتیف بەڕێوەبەری گشتی شەهیدانی سلێمانیمان کردووە کە بە سوپاسەوە لەگەڵمانە لە ستۆدیۆ. کاگەدیب زۆر بەخێربی، سوپاس بۆ ئامادەبوونە. کاگەدیب یاسایەک دەرچوو لە دوای ڕووداوەکان و جینۆسایدی شنگال لە پەرلەمانی کوردستان. هیچ شتێک دەبینن لەسەر ئەرزی واقع جێبەجێ کرابێ و دڵدانەوەیەک بۆ کەسوکاری جینۆساید کراوە، دڵدانەوەیەک بۆ شنگال، جۆرێک لە ئاوەدانی، جۆرێک لە ڕەمزێک بۆ شنگال چی کراوە بەڕای ئێوە؟ سپاس بۆ بەڕێستان. سەرەتا سەری ڕێز و نێوازەست بۆ سەرجەم شەهیدانی کوردستان، شەهیدانی برایانی یەزیدی دادەنەوێنین. سەرەتای دروستبوونی کەیسی شنگال و جینۆسایدکردنی ئەو ناوچەی کە بەڕێستان باستان کرد و ئەو پێناسە جوانەی ئەو موقع جۆغرافیەتان کرد، هەمومان ئەزانین لە دوای دروستبوونی ئەو کەیسە ڕاستەوخۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵای پێکهێنا بە سەرۆکایەتی وەزارەتی شەهیدان بۆ بەدواداچوون و ناساندنی ئەو کەیسە بە جینۆساید ناساندن. بەڵێ وەزارەتی ئێمە لەگەڵ چەند وەزارەتێکی ترە داواکاری گشتی، وەزارەتی عەدل، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، ئەوانە هەمووی هەیئەیەک بوون کە دروستی کرد ئەنجومەنی وەزیران بۆ بەدواداچوونی ئەو کەیسانە و بەڵگەیەکی تەواوی فرە لایەنەی بابەتیان کۆ کردەوە لەسەر جینۆسایدی یەزیدیەکان کە بە هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان جینۆسایدە. بەڵێ وەزارەتی ئێمە سەردانی وڵاتانی ئەوروپای کرد، سەردانی دادگای باڵای تاوانەکانی کرد لە لاهای، گرفتی ئەوەڵ و ئەخیری ئەم کەیسی جینۆسایدی یەزیدیان هاوشێوەی کەیسەکانی تری هەڵەبجە و ئەنفال کە هەمانە لە کوردستانە ئەندام نەبوونی عێراقە لە دادگای باڵای تاوانەکانی لاهای. دوای تۆمارکردنی سکاڵا لەلایەن ئەو لیژنە بەڕێزەوە وەڵامی نەرەنی بۆ ئێمە گەڕایەوە لەبەر ئەوەی کە عێراق ئەندام نییە لەو دادگایە ناتوان سەیری ئەو کەیسە بکەن. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە وەزارەتی ئێمە و ئەو لیژنەیەش کە بۆ بەڕێستم باس کرد چەندین هەیئەیان دروست کرد بۆ بەدواداچوون و کۆکردنەوەی بەڵگەی زیاتر لەسەر کەیسی جینۆسایدی یەزیدیەکان. بەڵێ بەڵگەیەکی تەواو کۆکراوەتەوە. ئێستا دادگایەکی تایبەت تەنها هەستاوە بە وەرگرتنی دۆکۆمنتکردن، بە وەرگرتنی زانیاری لەو کەسانەی کە ڕزگار بوون، بە وەرگرتنی سمبولی خوێن لەو کەسانەی کە ڕزگار بوون بۆ ئەوەی لە داهاتووە ئەوانە ئامادە کراوە بۆی لە داهاتووە ئەگەر کەسانێک کە ماون وەکو خۆمان ئەزانین و
لای هەمووان ئاشکرا بنزیکی 2800 کەس زیاتر ماوەتەوە کە ئێستا چارەنووسیان نادیارە. ئەمانە هەمووی کراوە، دۆکۆمنت کراوە. وەزارەتی ئێمە کار لەسەرەوە کا ئێستا لەگەڵ ئەو لیژنە بەڕێزەی کە باسمان کرد بە بەردەوامی ڕەنگە دروستبوونی شەپۆلی ئەو نەخۆشی کە دروست بوو بێتە هۆی ئەوەی کە نەتوانرا زیاتر ئیش و کارەکان بکرێ، چونکە وەزارەتی ئێمە ئێستا خەریکی لەگەڵ تیمی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق کۆمەڵێک گۆڕیان دۆزیوەتەوە، گۆڕی بە کۆمەڵ لە شنگال و دەوروبەری خەریکی ئەوە بوون کە گۆڕەکان دەربهێننەوە. بەڵێ ئەوەی کە باست کرد هەوڵێکی نێودەوڵەتی باس کرد و گرفتەکەت باس کرد لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە بۆ ناتوانین ئەم کەیسە بکەینە کەیسێکی نێودەوڵەتی و جینۆسایدێکی نێودەوڵەتی بەسەردا پێناسە بکەین. لەسەر ئاستی هەرێمی کوردستان چیمان بۆ کردووە؟ خۆ حکومەتی خۆمانە، دادگای خۆمانە و کەیس لە هەرێمی کوردستانە و ئێزدیەکانیش ینی خەڵکی ڕەسەنی ئەم هەرێمە. بەڵێ ئەمەمان لەبیر نەچێ هەموو ئەوەی کە کرا بەرامبەر برایانی یەزیدی بە هەموو پێوەرەکان کە باسمان کرد پێوەری جینۆسایدە. ئێمە ئەمانەوەی ئەم کەیسە لە دەرەوەی عێراق، لە دەرەوەی کوردستان بناسێنین کە ئەوە جینۆسایدە. ئێستا ئێمە لە عێراق هەیەیەک هەیە کە لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە دروست کراوە بۆ ناساندنی تاوانەکانی داعش لە عێراقا. وەزارەتی ئێمە و ئەو لیژنەی کە باسمان کرد هەماهنگن لەگەڵ ئەو لیژنەیە بۆی سەرجەم ئەو بەڵگانی کە باسم کرد کە 5,000 بەڵگە کۆکراوەتەوە ئێستا دۆکۆمنت کراوە تەسلیمیان بکرێت بۆی دادگایەکی ئەگە هەنەبێ هەمە چەشنە دروست بکرێت لە عێراق یا لە کوردستان بە ئامادەبوونی دادوەرانی دەرەوە، بە ئامادەبوونی دادوەرانی هەرێم، بە ئامادەبوونی دادوەرانی عێراقی بۆی بتوانین دادگایەکی بێلایەنە دروست بکرێ و خۆشبەختانە ئێستا ئیشمان لەسەر ئەوە کردووەکو وەزارەت و ئیستیجابەش هەیە لەسەری بۆی ئەو دادایە دروست بکرێ لە ڕێگەی ئەو هەیەی کە UN بۆ خۆی ئیشی لەسەرەکە و پارێزەرێکی تایبەتیشیان بۆ داناوە لە UN بۆ کۆکردنەوەی ئەو بەڵگانەی کە سەرجەم کەیسەکانی تاوانی داعشی تیا نەک هەر لە شنگال بەڵکو لە عێراقدا. باشە کەواتە لەسەر ئاستی عێراقی ژێمە دانپێدانانی جینۆسایدی شنگالمان نییە. هەمانە لە پەرلەمانی عێراق بەڵێ هەمانە بەڵێ لە پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستانیش هەمان. بەڵێ هیچمان بۆ کردوون بۆ شنگال، یعنی هیچ دڵنەوەی یەک دراونەتەوە، هیچ مۆنۆمنتێکی دیاری کرا و چوزانم هەندێک شت هەیە کە بۆ کە سوکاری شەیدانی دیکەی سەربەرز کرابێ لە یاساکەی ئەوەشدا هەیە کە جینۆسایدی شنگال. ئێستا ئەوەی کە باسمان کرد لەو مەرحەلانەی کە ئێمە دوای تەواوبوونی خلافەتی داعش لە عێراق و شەهیدبوونی کۆمەڵێک کەس بەدەر لەوەی کە مەسەلەن سیڤیل و خەڵکی مەدەنی و ژن و مناڵ و پیر و ئەمانە کۆمەڵی پێشمەرگەشمان ئێمە شەهید بوو لێ خۆمان ئەمانەوە ئازانین و ئێستا ئێمە وەزارەتەکەی ئێمە فترەیەکی زەمەنی زۆرە پێش دروستبوونی ئەو نەخۆشیە پەیوەست بە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان 71 گۆڕ دەستنیشان کراوە تا ئێستا لە سنووری شنگال لە سنووری شنگال 71 گۆڕ دەستنیشان کراوە و بە نزیکەی 302 یا 3 ڕووفات دەرهێنراونەتەوە و چەندین گۆڕی تریش ئامادە بوو بۆی ڕووفاتەکانیان دەربێنینەوە. هەموو ئەمانەی کە باسمان کرد پێویستە وەکو چۆن لە چەمچەماڵ مۆنۆمنتێکی تایبەتمان هەیە بۆ شەهیدان، وەکو چۆن لە گەرمیان مۆنۆمنتێکی تایبەتمان هەیە بۆ شەهیدان لە هەڵەبجەی شەهید بە هەمان شێوە هەمان شێوە بەرنامەجی وەزارەتەکەی ئێمە و ئیشکردنی ئێمە لەسەر ئەو کەیسە یەکێک لە ئەولویاتەکانی ئێمە ئەوەیە پێش هەموو شتێ هێنانەوەی ڕووفاتەکانە دۆزینەوەی لەبەرەوەی کەیسەکە کەیسێکی تازەیە وەکو کەیسی ئەنفالی لێ نێت و مودەیەکی زەمەنی بەسەرا تێپەڕێ و مەسەلەن شوێنگۆڕکێ دیمۆگرافی ناوچەکە بگۆڕێ بە کۆمەڵەشتوەمانە ئێساوە ئیشکردنی ئێمە لەسەرەوە لەگەڵ ئەو هەیەی کە هەیە تایبەتی بە گۆڕی بە کۆمەڵ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە خەریکی ئەوەین و دوای ئەمە ئێستا ئێمە داوامان کردووە لە حکوومەتی عێراقی قەرەبوو بکرێنەوە خەڵکی ئەوێ بەڕاستی بەپێی دەستوور ڕێگە پێدراوە و سیستەمی ناوچەکەش وا ئەخوازێ کە قەرەبوو بکرێنەوە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە لەگەڵ هەموو ئەمانەیە حکوومەتی مەرکەزی داوای لێکراوە هیچ داوای لێکراوە بەڵێ و بە نووسراوی ڕسمیش ئێمە هەر لە ڕێگەی ئەو لیژنەی کە باسم کە ئەو لیژنەیەش داوایان لێکردووە هەتا داوای ئیستیجابەکەیان تا ئەم دەقەی لە ئاستی مەسئولیەتانیە و تا ئێستاش و ئێمە جارێکیش لە ڕێگەی ئەو لیژنەیەوە داوا کراوە لە حکوومەتی عێراقی کە ئەگەر ئەو
طبعا بوون بە ئەندام لە دادگای باڵای تاوانەکان لەلای گرفتە بۆ خۆی خۆت مەسەن ئەگەر ئێستش ببێ بە ئەندام ناتوانێت ئەو کەیسە کۆنانە بباتەوە ئەوێ لە دادگاکەیە لەبەرەوە ئێمە داوامان کردووە دادگایەکی سربەخۆ هەمە چەشنە بۆ ئەو کەیسە بناسێنرێت لە دەرەوە وەکو چۆن دادگای باڵای تاوانەکان لە عێراق دروست بوو دوای پرۆسی ئازادی خۆشبەختانە کەیسەکانی تایبەت بە هەرێمی کوردستان گرفتیان نەما و تقریبەن ناسێنران ئێستا ئەم کەیسەش لە ڕووی دەولیەوە ڕاستە مەرگەساتەکە ڕوویاوە ڕاستە شتەکان یعنی مەسەرەن هەموو پێوەرەکانی جینۆسایدی تایە بەڵام تا ئێستا تەنها ئەوانە نەبێت کە وەزارەتەکەی کە لیژنەکە ئیشیان لەسەر کردووە حکوومەتی عێراقەکە بڵم تەنها بەڵگەی ئەو سنوورێکی هیچی لەلانیە ئێمە هەیەک دروست بووە لە دوهۆکە مقڕەکەیان 5,000 کەیسی مەزبوط بە بەڵگا بەداتا هەتا بە نمونەی خوێنەکانیش حازر کراوە بۆ ئیشان لەسەر بکرێ باشە ئەو گرفتەی کە عێراق ئەندام نیە لە دادگای لاهای لە هەموو کەیسەکانی تراکە من بەرنامە گرفتی سەرەکی بوو ئێستا دەڵی هەموو گرفتەکانمان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوەیە کە ئێمە عێراق ئەندام ناتوانین دەرچەیەکی تر بدۆزینەوە دەرچەی تر بەپێی ئیتفاقی ڕۆما بەپێی ئیتفاق عەفوم بکەی بەپێی ئیتفاقی ڕۆما کاتی خۆی هەیە و ئێستش دادگای باڵای داوانەکان لە لاهای ئیعتیمادی لەسەر کردووەمانە سێ شێواز هەیە کە بۆ مەسەرەن تۆمارکردنی سکاڵا لە دادگای باڵای تاوانەکان یەکەم ئەندامی ئەو دادگایبی دووەم داواکاری گشتینەتەوە یەکگرتوەکان باشە سێهەم ئەنجومەنی ئاسایش ئەکرێ ئێمە لە ڕێگەی ئەمانەوە و ئیشیشی لەسەر کراوە ئێستا خۆشبەختانە ئەو لیژنەی کە باسمان کرد پەیوەندیان کردووە لەگەڵ UN و UN خۆشی کەسێکی تایبەتی داناوە بۆ ئەو کەیسە کە پارێزەرەکە لەسەر بە خۆیان و ڕاوێژکارێکی یاسایی UN سەردانی کوردستانیشی کردووە و بەڵگەکانیشی هەمووی بینیوە بۆ ئەو بەڵگانە بخرێتە دەستیان لەگەڵ ئەوەشە هەیەک دروست بووە لە عێراق هەر تایبەتە بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان ئەو هەیەیە کە هاتوون ئیش لەسەر سەرجەم تاوانەکانی داعشەکەن لە عێراقا ئەمانە هەمووی خۆتوون کە چوونەتە پێشەوە بەڵام بۆی هاتنە پێشەوەی ئەو نەخۆشیەوە کۆمەڵی دروستبوونی کۆمەڵێک گرفتی قەیرانی دارایی لە هەرێم و کۆمەڵە شتروانە نەتوانرا ئیشەکان بەڵام ئێستا ئێمە حازین بۆ تەقدیمکردنی سەرجەم بەڵگەکان چاوەڕێی ڕەتفعلی ئەوانەکەین و ئیسیجابەشیان باش بووە بەرامبەر بە دروستکردنی دادگایەک یا لە هەرێم بێ یا لە عێراق بێ بە تەواجودی ئەو سێفی دادوەرە بەڕێزەی کە باسمان کردایە باشە باس لەوە کرد دەستەیەک هەیە لە دوهۆک و داتاکان لای ئەو ئابادەی و هەموو بەڵگەکانی بەڵێ ئەم دەستەیە سەر بە چووە ئەو دەستەیە سەر بە وەزارەتی کاروباری شەیدانن لە ڕێگە ئەو لیژنەی کە باسمان کرد ئەنجومەنی وەزیران پێکی هێناوە حاکمێکی بەڕێز سەرپەرشتیەکە هەموو ئەوانەی کە کاری تیاکەن محقق عەدلین کەسی قانونین سەرجەم بەڵگەکانیان کۆ کردوێتەوە من بۆ خۆم سەردانم کردوون بەڵگەکانیان بەڵگەی قانونی زۆر ڕێکە و ئەتوانێ لە کەیسی جینۆسایدا پشتی پێ ببەسرێ چونکە هەموو سێکتەرەکانیان تێکۆ کردوێتەوە بە وەرگرتنی نمونەی خوێنیش کە لە خەسخانەکانی دووهۆکا پارێزراوە باشەکان دوێنێ ئێمە زۆربەی بەرنامەکان و گەشتەکانی هەواڵمان میوانی تایبەتمان هەبوو لەسەر کەیسی شنگال لەسەر جینۆسایدی شنگال یەکێک لە میوانەکان کە سەرنجی ڕاکێشام دەیەوێت داتا و زانیاری هەبێ بۆ بابەتێکی ئەکادیمی دکتۆرا بەدەستبێنێ لەو بوارەدا لە بواری جینۆسایدی شنگالە بەڵام بەڵێ چەند جارێک داوام لەو دەستەی دوهۆ کردووە نەجواب مێنەوە نە داتا و زانیاری مەدەنێ ئەم دەستەیە زۆر داخراوە ئەم دەستەیەکی ناکرێت کەس داتاکانی ئەم دەستەیەکی قانونیە حاکمێکی بەڕێز سەرپەرشتێکە هەچ کەسێکە ئەو بەڕێزە ئەکرێت لە ڕێگەی وەزارەتی ئێمەوە داوای ئەو داتایانە بکە بە وەزارەتی ئێمە بڵێ چونکە ئەو دەستەیە شتی خۆی پاراستووە و ڕقەمی خۆشیان ئێعلان کردووە کە تا ئێستا 5,000 بەڵگەی قانونی مەلموسیان لەلایە تۆ بۆ بابەتێکی دکتۆرای ئەکادیمی ڕەنگە تەفاسیلی وردەکاری بوێ بەدڵنیاییەوە ئەوێ و ئەکرێت لە ڕێگەی وەزارەتی ئێمە تەڵەبی خۆی تەقدیم کا و بەڵگەی خۆی دەستکەوێ باشە کەیسی شنگال و جینۆسایدی شنگال زۆرێک لە ئێزدەکان خۆیان یعنی ئاماژە بۆواکەن کە بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستان بە سیاسی کراوە هەندێک هێزی سیاسی دەیە بۆ خۆی ڕابکێشێ خۆی بکە بە ساحێبی ئەمە تا چەند ڕاستە وەزارەتی ئێوە چۆن ئەمە محاید دەکات دایدەماڵێ لە پرسی سیاسی خۆی ئەو لیژنەی کە من بۆ بەڕێستم باس کرد لە سەرەتای دروستبوونی کەیسی جینۆسایدی شنگال و پێکهێنانی ژنەیەکی باڵا و
سەرۆکی لیژنەکەی وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوانە و تا ئەم دقەیەش کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین ئەو هەیئەیە کە لە دوهۆک تایبەتن بە کۆکردنەوەی بەڵگەکان ئەو هەیئەیەکە هەیە تایبەتە بە ڕزگاربوونی ونبووان ئەوانشمان هەیە و هەیئەیەکەش هەیە تایبەتە بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هەموو ئەمانە سەر بە وەزارەتی ئێمەن و وەزارەتی ئێمە لە ڕووی قانونیەوە ئیشی لەسەرەکە ئەگەر لە شوێنێکی کە لایەکی ئیشی لەسەر کرابێ ئەوەی کە من زانیاریم هەیە وەزارەتی من لا نەفەرمیەکە وەزارەتی کاروباری شەهیدانە و سەرۆکی لیژنەکەش وەزیری کاروباری شەهیدان هەر کەسێک بێ لەو کەیسە ببینێ کار بکات تێ ڕابمێنێت تێ بچێ دەبێت لەگەڵ ئێوە قسە هەر ئەبێ قانونیە نیژوایە داوای بەڵگە و داتا لە ڕێگەی وەزارەتی ئێمەوە بکایتر ئەو بەڵگە و داتایانە ئێستا ئەتوانێت بخرێتە ڕوو لەبەر کەیسەکە یان ناتوانێت بخرێتە ڕوو ئەوە شتێکی تری تایبەتە بە وەزارەت و بەو لیژنە باڵایی کە بڕیاری لەسەرێن باشە نزیکی 2800 کەس وەکو خۆت وتت ناتیارەکە ئێستا لە کوێن بێ سەر و شوێنن ئەمانە چۆن کاریان لەسەرەکرێ هیچ بەدەر لەو بابەتانی تر کە باست کرد گۆڕە بە کۆمەڵەکان و ئەوانە هیچ بەدواداچوونێکی تازە هەیە هیچ زانیارێکی تازە هەیە لەسەرەوەی ئەمانە لە کوێن وەکو بەڕاستم وت ئەو لیژنەی کە هەیە ئەو لیژنە باڵای کە دروست کرا ئەو لیژنە باڵایە چەند هەیەیەکی دروست کردووە هەیەیەکیان تایبەتە بە دۆزینەوەی ونبووان کە تا ئێستا 3500 ونبوو گەڕێراوەتەوە شوێنی خۆیان و ئەم هەیە بە بەردەوامی خۆتەزانین ڕەنگە ئیشکردن لەسەر کەیسی ونبوون کەیسێکی ئەو نەورد بێ لە هەموو ئەوانەی تر ورتر بێ لەوەچ ئەوانە لە مەسەرەن لە شوێنێکی نادیارا بنێسە لە وڵاتێک بن لە وڵاتەکانی دەرەوەی عێراق لە وڵاتێک بن لە وڵاتەکانی دەرەوەی هەرێم لەبەرەوە ئیشکردن لەسەری ئەوەی من ئاگادارم بە بەردەوامی ئیشی لەسەرەکەن و کۆنتاکتیشیان لەگەڵ وەزارەتی منە هەیە بۆ ئەو کەیسە زۆر باشە شتێک هەیە نەمتوانی بێ بیکەم بە پرسیار باسم کردوێ لەسەر جینۆسایدی شنگال وڵاهی هەر ئەوەی کە بەڕێزت باست کرد هەمومان ئاماژەمان پێەیە نزیکی 6500 کەس کەوتنە دەستی درڕندەترین هێزی سەردەمیانی ئەتوان بڵێم ئێستەوە خۆشببختانە توانرا 3500 کەسیان لێ ڕزگار بکرێ بەڵام بەداخەوە 2800 ئەوەیان نادیارن و 71 تا 73 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە نزیکی 302 ڕووفاتمان لێ دەرهێناونەتەوە گەێنراونەتەوە شوێنی خۆیان کەیسی جینۆسایدی یەزیدیەکان بە هەموو پێوەرەکان بە هەموو پێوەرە دەولیەکان بە هەموو پێوەری دەستوری عێراقی بە هەموو پێوەرەکان جینۆسایدە و ئیشیشی لەسەر کراوە تەمە ناکەین ئیشەڵا لە داهاتوە بتوانین زیاتر ئیشی لەسەرکەین بۆ بەرجەسەکردنی زیاتر ئەو کەیسە لە دەرەوەی من زۆر سپاس دەکەم بەڕێز ئەتیبلەتیف بەڕێوەری گشتی شەیدانی سلێمانی سواز بۆ بەشداریکردن بەڕێزان پشوویەکی کوردوەرە گرین و بۆ تەوەری دۆمە گەڕینەوە وڵاتە جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری دووەم گفتووەکەین لەسەر ئایندەی عێراق لە چوارچێوەی گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە لە عێراق ڕوودەدا لە دیاریکردنی سەرک وەزیرانە هەرچیەکە لە دابەشکردنی پۆستەکان لە ڕووداوە سیاسیەکان لە هەژمونە جیاوازەکانی وڵاتان لەسەر عێراق هەمیشە دەوترێ کاریگەری وڵاتانی دراوسەیە کاریگەری وڵاتانی زلهێزە عێراق خۆی هیچی پێ ناکرێ هیچ دەسەڵاتێکی نییە و هیچ سیادەیەکی نەماوە تەنها چاوەڕێی یەکلاییکردنەوەی پەیوەندی نێوان وڵاتانە بۆی خۆشی هەناسەیەکی بەرکەوە بتوانێت جوڵەیە بکە ئەمە تا چەند ڕاستە و عێراق لە ناو ئەم هەموو ململانی لە ناوچەکە هەیە بە دەوڵەتێکی فشەڵی لاوازی لەرزۆکەوە دەتوانێت چی بۆ خۆی بپچڕێ و چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکە ئەمە گفتوگۆکانی تەوری دووەمانە بێت لەگەڵ بەڕێز دانا بەهادین چاودێری سیاسی کاک دانا بەخێربی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاگارانتیان کاک دانا ئەوەی کە باسم کرد یعنی ئەمە بەسەر عێراقدا بڕاوە تەواو دەست لەوە بشوین کە چی وڵ هەندێک وڵاتی دراوسێ وڵاتی زلهێزەیە بڕیاری لێنەدا و قسەی لەسەر نەکاو یەکلای نەکاتەوە و ڕێک نەکەوێ عێراق ناتوانێت هەنگاو بنێ ئەمە بڕاوەتەوە لە بەدبەختی عێراق بەڵێ باش ئەبێ ئێمە سەیری مۆقعی جیۆپۆلیتیکی عێراقین وایە تورکیامان هەیە و ئێرانمان هەیە سووریاش نابود بووە بەدەست موامەراتی ئیقلیمیەوە ناکرێوەکو ڕقەمێکی کاریگەر لەسەر عێراق باسیکەی ڕاست ئەبێ ئەوە بزانین کە تورکیا سعودیەشمان هەیە لە سعودیە بە هەمان چەشن سعودیەش بە هەمان چەشن
ئەویش بۆ خۆی قوتبێکی گەورەی حرەکەی سوننەیە و ئەوانەی کە لە ناو عێراقان کەم نین سونەن و خۆیان بە خەڵکی سعودی ئازان یعنی ئەوەنەی کە خۆیان بە عێراق ئەوەندەی سعودین عێراقی ئەوانەی کە لە عێراقان ئەوەنەی کە سعودین ئەوەنە عێراقینین بەڕاستی ئەبێ ئەگەر مساعدە بفەرمووی من تۆزێک ورتر بچمە ناو دیتۆڵی باش معادلە ئیقلیمیەکەوە ئێمە تورکیایەک هەیە دراوسێمانە تورکیا کە ئەبینین ئەردۆغان ئەو وەهمەی کەم نییە وەهمێکی کەم نییە کە ئێستا ئیش لەسەر ئەوەکە چۆن ئیمپراتۆرەتی عوسمانی زیندوو بکاتەوە ئەبینین پەلە کوتێ بە وڵاتە عەرەبیەکان پەلی کوتیەوە بۆ ناو سووریا بەوازەحی لە ناو سووریا هێزی هەیە و نفوسی هەیە و ئەرزی بەدەستەوەیە لەولاوە قوربان سەرنەیە شوێنم پەلاماری ملە کوتێ بەرەو یەمەن لەولاوە ملی کوتاوە بەرەو لیبیا لە لیبیا کۆمەڵێک مەشاکلی هەتا نێودەوڵەتیشی هەیە هەنی مشکلی لەگەڵ ئەڵمانیایە لەگەڵ فەڕەنسایە باشە و تووشی دەمەقڕەیەکی گەورە بووە لەگەڵ میسرا و ئێستا شەڕی تورکیا لەگەڵ میسرا لە ناو لیبیایە بەشێکی تری لێوە محاوەلا کات کە خەیاڵە سیاسیەکەی ئەردۆغان تموحە سیاسەکەی کە لە ناو وەهمی ئیمپراتۆریەتاژی ئیش لەسەرەوەکە کە تا ساڵی 2023 شتێک کرد لە یادەوەری سیاسی تورکیا و ئەردۆغان هەماوەتەوە کە ئەویش بریتە لە چی بریتە لەوەی کە لە 2023 ئیش لەسەرەوە بکا کە ویلایەتی موسڵ وەربگرێتەوە کەواتە ئێمە دراوسەیەکمان هەیە ناوی تورکیایە جەبەروتە و پەلە کێشێ بە وڵاتە عەرەبیەکان و ئەوێ شوێن پێی خۆی قایمکە بە سیستمی سەڵتەنەی عوسمانی معاملە لەگەڵ ئەم منتقەیەکە و بەشێکی حەساسی عێراق بە ئەرز و بە ئاوی و بە خەڵکیەوە بە نفوسی خۆی زانێ بە نفوسی سیاسی خۆی زانێ حتمما ئەمە ڕەنگ بێ هەر تورکیا خۆشی لە بەرامبەر بە ئەردۆغان هەر بە تەنها ئەردۆغان نییە سراکتەری چەری تورکیا هەمان معاملاکە بۆ نمونە داود ئۆغڵۆ کە منشەقی ئەردۆغانە مشکلەکەی لەگەڵ ئەردۆغانە ئەوە نییە کە تەوەسوعەکات مشکلەکەی لەوەیڵێ ئەبێ ئەردۆغان کە بەرەو لیبیا ڕوا احترامی جەزایر بگرێ و عیلاقەی لەگەڵ تونس خۆشکا و چۆن لەگەڵ فەڕەنسا ئێسا خەریکی مفاوەزاتی سیاسی لەگەڵ ئەڵمانیاشا لەگەڵ ئیتاڵیشا ڕێگافی فکری و یعنی بۆ نمونە مەسەلەن هینیان هەیە ئەو کابرایان هەیە داود ئۆغڵۆ ئەو بەو شێوەیە مەعامەلاکە کەمال ئۆغڵۆ قسە لەسەرەوەکە ئەڵێم کابرایە بۆچی لەگەڵ ئیماراتە بینی تێک چووە تورکیا کە لەگەڵ سعودیا بینی تێک چووە لەگەڵ ئیماراتە بینی تێک چووە تەئسیرێکی خراپی ئیقتصادی لەسەر ئێمە دروستەکە عەلی باباجان کە خلافی هەیە لەگەڵیان بە هەمان شێوەڵێم پیاوە تقریبا لە مەیالە زیاتر بەلای ئیسلامیە و هەوڵیا و عەلمانیەتی لەبیر کردووە هیچ کات لەسەر مستەوای وەسەطی سیاسی لە ناو تورکیایە خلاف لەسەر ئەوە نەبووە کە لە خەیاڵدانی سیاسی خۆیانە بە ئەخلاقیاتی ئیمپراتۆریەتی عوسمانی مەعاملە بکەن کەواتە ئەمە بۆ خۆی لە داهاتووە موسیبەتێک دروستەکە و لە ئێستا موسیبەتی دروست کردووە بۆ عێراق کە بینی مەشاکلی باش بەشێکی ترمان هەیە بم بورە ئەگەر درێژەی کێشابێت پێوترێ ئێران بە وازەحی دیارە لەم منطقەیان نفوس و ئەعتیباری هەیە بە هەمان چەشن ئەو عێراقی کە دروست کرا بەداخەوە لە 1920 ئینگلیزەکان دروستیان کرد و لە 2003 ئەمریکیەکان دروستیان کردەوە بە هاوکاری هەمومان عێراقیان دروست کرد بەس عێراقیان دروست نەکردەوە یعنی شتێک نییە کە خەڵکێک نییە خۆی بە عێراقی بزانێ ئەبینین مەسەلەن بەشێکی زۆر لە خەڵکیش لێرە لەژێر تاسیری سرد نەیەشێنم لەژێر تاسیری سیاست و هەیمەنی ئێرانیایە و لە ئێستا ئیش بۆ واکە ئێران چۆن پەلی کوتاوە لە سووریا نفوس و ئەعتیباری هەیە لە یەمەن دەور و تاسیری هەیە لە ڕێگای حوسەکانەوە ئێستاش محاولاتی تازەی ئەوەیە کە لە ناو عێراقا لە دەوروبەری ئەنبارە حیزبوڵڵای عێراقی بەکاربێنێت وەکو هێزێکی ئێرانی بۆ کۆنتڕۆڵکردنی سنووری سووریا لوبنان عێراق و ئەم کۆنتڕۆڵکردنە هەم کۆنتڕۆڵکردنیشی عەسکەریە بێ
هەم کۆنتڕۆلکردنێکی سیاسیە و هەم کۆنتڕۆلکردنی تیجاریشە و ئیسفادە لە سەرەواتی ئەرزی ئەو منطقەیەکەن کە لە ئەمبار کە منطقەیەکی زەنجینە لە ڕووی سەرەواتی ئەرزیەوە وەجگە لەوەیکەوە پەلیشی کوتاوە ئیسفادەی لە شیعەکانی وڵاتانی خلیج کردووە ئیسفادەی لە شیعەکانی وڵاتی وەکو قەتەر کردووە ئیسفادەی لە شیعەکانی وڵاتی وەکو کۆیت و سعودی و هەموو هەتا دوایی کردووە ئەمیش ئیشی فراوان خوازیەکە عێراق کەوتووەتە بینێکەوە کە نەتوانێت لە ئاستی پێویستە لە ڕاستیە کاکدانا یعنی دەکرێت ئێمە گلەی لەوان بکەین یا گلەی لە عێراقەکان بکەین خۆی لە ئەسڵا عێراق خۆی ئەمە بنیەتەکەیەتی تەقسیم بووە لەبەرەوەی تەقسیم بووە بەسەر شەڕی دوو شەڕی زۆر سەرەتانیە شەڕێکیان شەڕی تائیفیە شەڕێکیان شەڕی نەتەوەییە لەبەرەوەی من جارێک عەرزی جەنابتم کرد وا بزانم لە مقابلەیەکا بوو بە پێی نظامی سیاسی ئەم دەوڵەتی عێراقی کە تەشکیل بووە دەوڵەتێکی سروشتی نییە دەوڵەتێکە لە ئەنجامی دروستبوونی ئیتفاقێکی دیفاکتۆی سیاسەتی نێودەوڵەتی سەردەمی کۆڵۆنیالیزم دروست بووە بۆ ڕاگرتنی تەوازن کە لە علمی سیاسەیە بە دەوڵەتە ناسروشتەکان ناشرینتر لەوە مستەلەحێکەیە پیانەوترێت دەوڵەتە زۆڵەکان دروست ئەکرێن بە شێوەیەکی ناسروشتی لەبەر ئەوە ئیفرازاتەکانی بریتیە لەوەی کە هەمیشە وەکو لە تۆزێ لەمەوە پێش ئەرزم کردی تەماشا ئەکەی چ ئێران بێوێ سیاسەتکە لەم منطقەیە و چ تورکیاش بێوێ سیاسەتکە خەڵکەکەی دابەشە بێت بەسەر مۆدێلی سیاسی ئەم هەیمەنانەیە لەبیرمان نەچێ سیاسەتی نێودەوڵەتیش بە هەمان شێوە تەعاملەکە باشە من ویستم ئەو ینی سیاسەتە نێودەوڵەتەکە لە ڕێی ئەمریکاوە باس بکەین لە دوای خۆپیشاندانەکانی عێراق لە دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی بە ورتر بیڵێم یعنی زۆر بەزەقی باز لە هەژموتی ئەمریکی لە عێراق کرێ باز لەوا کرێ کە چیتر عێراق تەنها و تەنها ئەمریکیەکان بەڕێوە بن ڕاستە تەداخلی وڵاتانی دراوسێ هەر دەبێ بەڵام ئەوەی کە دواتر دوجار بڕیارە یەکلاکەرەوەکان دەدا ئەمریکایە گەیشتوین بەو قۆناغا ئێستا عێراق وایە ئەمریکا و هێزەی هەیە لە عێراقیان ماوە خۆی پرسیارەکەی جەنابە ئەگەر بشیکەین بە وەڵامیش بەشێک لە ڕاستی تایە یعنی ئەرزێکی ڕاستەقینەی سیاسیە لە منطقەکەیە بەڵام ئەمریکا بمانێ نەمانێ عێراقی بۆ دوو شتەوێ ئەوەڵەن سیاسەتی ئەمریکی سیاسەتێکی کاوبۆییە شتێک نییە بە ناوی مەعامەلەکردن لەگەڵ دەوڵەت جاری وایە لەگەڵ شخصی شایکە مەسەلەن چۆن لە تورکیایە یەکسەر ڕاستەوخۆ لە ئەمریکاوە پەیوەندیکرا لەلایەن ترامپەوە پەیوەندیکرا بە مەزلوم کۆبانیەوە مەزلوم کۆبانی کە سیاسیەکی عسکەریە بە بێەوەی موافقەتی دەوڵەتی سووریا وەرگێ بە بێەوەی جۆ بە تورکیا بە یعنی شتێک نییە بە ناوی لە چاوی ئەمریکیەکانە لە قۆناغی ئێستاە شتێک نییە بە ناوی دەوڵەتی عێراقیەوە بۆی هەیە کە مبادرە و مکاشەفە و محاورە لەگەڵ هێزی سیاسی شابکە بە بێ چاوەڕوانکردنی دەوڵەتی عێراقی یا حکوومەتی عێراقی ڕاستتر بڵین لەگەڵ حکوومەتی عێراقیە و بینیشمان ترامپ هاو سەردانی هێزە سەربازیەکانی خۆی کرد بەڕاستی حکوومەتی عێراقی بێ ئاگا بوو یعنی هیچ ئیستیقبال نەکرا کتو پڕ هاو دووشتی لە عێراقەوێ یەکەم ئەوێت کە مووقف وەربگرێت عێراق وەکو ئیدارەی سیاسی وەکو هێز مووقف وەرگێ بەرامبەر بە ئەو تەشەنەکردنەی کە ئێران هەیە دووهەم بۆستێتەوە بەرامبەر بە حرەکەی داعش وە لەناو ئەم وەستانەوەی هەم بەرامبەر بە تەیاری شیعی کە ئێرانە و هەم بەرامبەر بە حرەکەی داعش مەساڵحی خۆی بپارێزیە بەڵام لە حاڵێکا کە دانوستانەکەن ئەمریکا خۆی بە ئەمریکایە ینی خاوەنی اعتیباراتی عسکەریە لە منطقەکەیە دانوستانەکە ئەوە نییە کە عێراق متەطەلباتی بەرامبەر بە ئەمریکا هەبێ بەڵکو دانوستانەکە بریتیە لە چی بریتیە لەوەی کە ئەمریکیەکان ئەجێندای خۆیان فەرزەکەن بەسەر عێراقیەکانە جاروبار عێراقیش ئەم پیاچوونەوەی بەڕێکەوتناوی استراتیژی ئەمریکی عێراقیە پیاچوونەوەی بە متەطەلباتی و داواکارەکانی ئەمریکا پیاچوونەوەیە دایرێکتلی پیاچوونەوەیە بە متەطەلباتەکانی ئەمریکا ئەمریکا دوو مەترسێ بینێ لەم منطقەیە چۆن محاولە بکە حاجزێک دروستکە لە بەرامبەر بە ئێران باشە چونکە ئێستا ئێران وا تەسەوورەکە لە ناوم هاوکێشەیە
وردە وردە گەشاکە و حیزب الله تحریکەکە و تەبلیغەکە و تەرویجەکە کە بێن لە ئەو سنوورانەی بۆ پارێزێک کە تۆزێ لەوە پێش باسم کرد. بەڵام دیارە ئەسباب هەیە، یەکێک لە ئەسبابە جدیەکان کۆرۆنا بووە و داعشیش وردە وردە مەفارزی لەنا ئەو بۆشایە سیاسیە خەریکە دروست دەکاتەوە بۆ ئەم دوو شتایە لە پێناوی منفعەتی اقتصادیە. عێراق بەم شێوەیە معاملەکرێ لەگەڵ ئەو لەلایەن ئەمریکاوە. محاولات هەیە، یعنی بەشێکی زۆری خەڵک ئەم مۆدێلێ لە سیاسەتی ئەمریکی پێ قبوڵە بەڕاستی. یعنی لەلایەکەوە هەیمانەی شیعی نەمێنێ، لەلایەکەوە سونەی متتەڕف و سەلەفی نەبێتە مشکلەی سیاسی، چونکە لەبەرەوەی خەڵک لە عمقی ئەزمە ئیقتصادیەکان هەیە. کازمی لێرەیە محاولەکە چی بکە؟ کازمی لێرەیە محاولەکە تەوازن ڕابگرێ، انفتاح بکە بەرامبەر بە سیاسەتی ئەمریکی، چونکە ئەو دەردە تائیفیەی کە لە عێراقا هەیە عێراقی بەرەو کارەسات برد، نەک بەرامبەر بە قەیران. عێراقی خستە ناو مەئساتی سیاسیەوە. لەبەرەوە زۆرترین محاولەکات کە انفتاحی سیاسەتی ئەمریکی بکە. بۆچی؟ بۆ بە هەمان چەشن هاوکاری بێ، سەربازێکی جددی بێ بۆ تەحجیمکردنی حرەکەی شیعی و وەلائی هەبێ بۆ شارعێک کە پێوترێ شارعی عێراقی و خەڵک مزاهەراکە و محاولە بکە لە ڕێگای سیستمێکی تەکنۆکراتیە و مەشاکلەی اقتصادیەکان چارەسەر بکە. ئەمە بەچی؟ بە تەنها بە خۆی ناکرێت. وەکو ئێستا بینین UN هاتۆتە ناوەوە. UN هاتوتە ناوەوە و وەزیری خارجی فەڕەنسیش هات و جەنابیانی بینی و لێرەش هەرێمی کوردستانی بینی. لەسەر ئەوە ناوەستن جارێکیکە کە عێراق بەم پرژ و بڵاوی و تەقسیمە مەزهەبیە بمێنێتەوە یان تەقسیمە نەتەوەییە بمێنێتەوە. محاولەکەن زۆرترین جوهود دەکەن کەوا هێزێکی کۆنکرێتی پتە و دروست ببێت لەمپەر بێ لە بەرامبەر بەم تەتەورە مەزهەبیە، مشکلە مەزهەبیانە. یەک، دوو، مشکلەی بینی هەرێم و عێراق چارەسەر بکەن، زوو بگەنە نەتیجە. ئەو دانوستانانەی کە بە بەردەوام عێراق مماتەڵەی پێەکە تا ئەو ئاستەی کە خەریب و نەفەسی سیاسی لە هەرێمی کوردستانە تووشی جۆرێک لە شکستی گەورە ببێ، ئەمجارە فەڕەنسیەکان و یێنیش ئیسراریان کردووە کە پێویستە ڕێکەون. ئەم ڕێکەوتنە پێویستە ڕێکەوتنێک بێ دانوستانەکەی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا وەک مۆدێلی دانوستانەکەی عێراق و ئەمریکا نەبێت کە ئەمریکاش لەسەر عێراقا فەرزەکە. مەفروزە ئێستا لەم کاتەیە هەرێمی کوردستان مادەم UN هاتوۆتە سەرخەت، مادەم فەڕەنسیەکان هاتوونەتە سەرخەت، مادەم قسە لەسەر ئەوەیە کە تەسریحەکەی جۆ بایدنیان بیر ئەخەنەوە ئەڵێن ئەگەر عێراق بەم شێوەیە بێ ئێمە تەقسیمێکی لە چوارچێوەی سیستمێکی کۆنفیدراڵیا تەقسیمی هەرێمایەتیەکەن و سونەش پارچەیەکە بە عێراق لە ماترسێ. عێراق مادەم لە ماترسێ، هەرێمی کوردستان پێویستە متەتەڵەباتی خۆی هەبێ. متەتەڵەبات بۆ ئەوەی کە دەستور ببژێتەوە لە بیرمان نەچێ ئەوە هەرێمی کوردستان نییە کە تەجاوزی دەستورەکە، ئەوە حکومەتی عێراقی خۆیەتی تەجاوزی دەستورەکە. هێزی سەربازی ڕئیسی ئەرکان کە دانرێ ئەبێ پەرلەمان موافقەتکە. هەرچی پۆستە حساسەکانی سوپای عێراقی هەیە، پۆستە حساسەکان، پۆستی باڵای حساسەیە، ئەبێ لەلایەن پەرلەمانەوە موافقەتی بۆ بکرێ. بەڵام ئەمان تاکو ئێستا نە سوپای ئەرکانیان، نە ئامری فقیان، نەچی ئەوانەی کە پێویستی بەوە هەیە لەلایەن پەرلەمانەوە نەبووە، بە مخالفە وەزارەتی دیفاع دایناوە یا ڕئیس وزەرا لە ڕابردووە دایناوە. ئەمە لەلایەک شتریشەوە نەفەسی کوردیان نەهێشت. ئەمە وەکو نمونای هێنووە نەفەسی کوردیان نەهێشت لە ناو هیچ شوێنێکی سوپای سەربازی عێراقیە، هەمویان دەرکرد. یعنی مەسەلەن ئامر فیرقەمان هەبوو دەریان کردووە، چوزانم جێگری سوپای ئەرکانمان هەبووە دەریان کردووە، فترێک سوپای ئەرکانمان بەدەستەوە بۆ دەریان کردووە. ئەمانە هەمووی تەجاوزات و مخالفاتی گەورن لە ڕووی عسکەریەوە، بڕێنداوەکان مخالفە گەورە لە ڕووی ئەمنیشە و مشکیلیان هەیە. تەنانەت نەفەسی سەحافەی حڕیش نییە. ئەو کاریسەیە کە بینیمان هیشام الهاشمی کابرایەکی ئەکادمیستی خوێنەوە لە مەجای ئەمنیە، وەختی خۆی کە ڕەفیقی
ئەبوو مهندیس بوو خۆی بە ئەسڵ سونەیە بەڵام تعسوبی مەزهبی نییە لە سەردەمی مکافحەی لە سەردەمی قەڵاچۆکردنی داعشا زۆر ڕەفیقی ئەبوو مەهدی مهندیس بوو و نزیک بوو لێوەوە و دیراساتی تەقدیمە کردەوە بەرچای ڕوونەکردەوە بەڵام کە داعش نەما تەحجیم بوو بۆ ئاستێکی کەم دابەزی ئەوە بوو کە تەظاهورەی جەماعی دروست بوو خەڵک شارعی بەغا ئیسارەی مافەکانی خۆیانیان کرد هیشام الهاشمی چوە جەبهەی خەڵکەوە هەر خۆیان کە ئەو حەشدی شەعبیەی کە جەماعەتی حەشدی شەعبی کوشتیان تیرۆریان کرد بە ناشرینترین شێوە تیرۆریان کرد یعنی نە نووزەی ئەکادمی دەور و تەسیری هەیە تیرۆری ئەەکەن نە نووزەی ئەعلامی تەسیری هەیە یەکسەر تیرۆریەکەن مەبەستەکەمەوەیە عێراقێکی کۆڵەوارە ئێستا هەرێمی کوردستان لەم کاتەیە ئەتوانێت جەبهەی خۆی قایمکە کێشەی میزانیەی چارەسەرکە نەگووامان لێبێ مەسەلەن گەنج هەیە متعاتفە بۆ نمونە بەڕەحمەوە تەماشای مەسەلاکاکە عمقی سیاسی نییە خەریکە هەرێمەکاکە بە قوربانی مبادرەی معاشەوە ئێستا مستەفا کازمی نەجمە لە ناو سوۆسیال میدیای کوردی شابڕاستی بەڵێ وایە بووە بە کەسێک کە شۆەکانی کە من بە شۆوی دەبینم شەوی جوانەکە و خەڵکی ڕاکێشاوە بەلای خۆ باشە دوا پرسیارەوەیە یعنی کورد لە هەموو ئەم هاوکێشانەیە دەبێ بیرکردنەوەی هەبێ دەبێ استراتیژ و بەرنامەی هەبێ دەبێ هەنگاوی سیاسی و کارتی دیبلۆماسی بەدەستەوە بێ بێگومان وایە لەکوێی ئەمەین کورد چۆن ئەماکە وەک کارتی دیبلۆماسی من تقریبا قسە و باسەکانی پێشووترم هەڵەیەجنێنمەوە بۆ ئەوەی کە ئیشارەت بەوە بەم کارتە دیبلۆماسیەکە لەسەر مستەوای دیبلۆماسی من تەسەورەکەم ئەو زەختەی ئەمریکا بۆ عێراق ئەو زەختەی فەڕەنسا بۆ عێراق ئەو زەختەی UN بۆ عێراق فرسەتێکی زەهەبیە لە بەردەستی ئێمەیە باش وەکوەوەی کە عێراق ئێستا مەسەلەن لە ڕووی سیستمی حکومڕانیەوە وێران بووە ئێمە توانین وەکو حکوومەتی هەرێم ببین بە ڕقەمێک لە ناو معادلە نێودەوڵەتێکەیە وەکو ئەوەی کە ئایا ئێمە چۆن ئیستیسماری ئەم مفاوەزەیە بکەین کە هاتۆتە پێشەوە خەریکە سەرەگرێ دووشت گرانتی بکەین زۆر مهمە ئەمیش بە وەحداکرێ بە وەحدەی وەتەنیەکرێت کە هەمیشە ئێڵینەوە بێزیل نێوان لایەنە سیاسەکان نەکرێت یعنی بەوە ناکرێت کە تۆ چکە لەبەرەوەی لە بەردەمی فرسەتێکین چانسێکی هێستانەوەمان هەیە دوو محاولە بکەین کە ئێمە میزانی خۆمان لە دەستورە تەسبیت بکەین ینی هەموو ساڵە نەکەین ناوە مامایەوە کە خەڵک تووشی مەشاکلی دارایی ببێ و هەموو ئەو ئەزەماتە داراییانەی کە هەیە دەرهاویشتەکەی بریتە لە چی ئیفرازاتەکەی بریتە لەوەی کەوا خەڵک لە سۆشیال میدیاوە ڕیکلام بۆ مستەفا کازمیەکە و ئیدارەی سیاسی ئەم منتیقەیەش کەوتۆتە ناو ئەزمەیەکی قوڵە وەرە ئەمە حلکە وەرن جەبهەیەکی قایم و پتە و دروستکەن حلیکەن سێ منتیقەی ناکۆچی لەسەر چونکە منتیقەی ناکۆچی لەسەر ئێستا دووچاری ئاسیمیڵیشن بووە دووچاری توانەوە بووە یعنی عەرەب نشینەکان ئەهێنن ئەیانکەن بە عەرەب نشین لەو منتیقەیە و هێزی پێشمەرگە دەور و تەسیری نەماوە بەردەوام حەشدی شەعبیە ڕاتەوە منتیقەیە چوزانم سەر نێشێنم مماتەڵەیان بە چەندین مادەکرد لە 52 بوو بە 140 هەتا دوایی ئەوە نزیکەی 7 ساڵە ئەم مادەیە هەر ئەوە بە معەلەقی ماوەتەوە جەبهەی کوردی لە ناو مفاوەزاتەکان ئەبێ وەکو وەرەقەی سیاسی بەکاری بێنێ چونکە ئەبێ ئەو ڕاستیە بزانێت جەبهەی کوردی لە زۆعفی خۆیەوەیەتی دەوڵەتی عێراقی بە بەهێز زانێ ئەژینا حکومەتی عێراقی بەهێز نییە پاشان ئێمە فڕەسمان لەبەردەستە ڕێیس جمهور کووردە کە کوردێکی دڵسۆز و تێکۆشەرە و بەپەرۆشە بۆ قەزەی وەتەنی وانە وەزیری خارجیە کووردە و دەور و تەسیری هەیە هەندێک شت هەیە بەبێ پۆستی وەزیری خارجی ناڕوە ئەمانە هەمووی جێوێکی وا ئەخڵقێنێ کە ئێمە بتوانین ئیستیسماریکەین و حرەکەی کوردی و هەرێمی کوردستان بەرەو پێشبەرین بەینەما چاوەڕوانی ئەوە بکەین کە ئێمە هەر عەزێت بیرێن تورکیا لێمە ئێستاەوە تورکیا هاتۆتە پێشەوە ئێرانە 20 کیلۆمەتر ئەوە چەند ساڵێکە هاتۆتە ناو شاخەکانی قەندیل و منتیقی ناوزەنگەوانی هەمووی بڕیوە هاتۆتە ناوە کەس نییە ینی خەڵکە کوژرێ قوربان گەریلا نەکوژرێ خەڵکە کوژرێ خەڵک نەکوژرێ ماڵە ڕووخێدرێ ماڵ نەڕووخێدرێ سەروەت و سامانتیاچێ
لە بیرمان نەچی ئێمە وەکو دەوڵەتی ژنین وەکو دەوڵەتێک بچین لە محکەمەی لاهای شکاتێن بڵێ ئەمانە مجریمی حربن ئەردۆغان مجریمی حربە ئەوەنەی لێ کوشتوم بەبێ ئەوەی چۆلەکە یەکم لێ کوشت بێ ناتوانین و ئەگەر بە پشتی عێراقیش بیکەین عێراقیش خۆی عزوی محکەمەی لاهای نییە ئەم مافەی نییە کەواتە ئێمە تەنها فاکتەرێک لە بەردەستمانایە ئیستیغلالی سیاسەتە نێودەوڵەتێکە بکەین ئیستثماری سیاسەتی نێودەوڵەتێکە بکەین ئەویش بە یەکڕیزی نیشتیمانی لەناو لایەنە سیاسەکان. من سپاس دەکەم بەڕێز دانابادین چاودێری سیاسی لە تەوری دۆم لەگەڵ مابووین سپاس بۆ بەشداری منیش زۆر سپاس سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.